باسەوە دەکەین مەبەست چییە لە گەشتکردن ئیمانداران بەهارە ناشکوری خوا نەبێ ئەوە دەڵاڵەتە لەسەر بۆچی ئێمە لە بەهارە حەزەکەین بچینە دەرەوە چەند خاڵێکی کورد لە خزمەتتاندا یەکەمیان ئەوەیە دەسەڵاتی خوای متعالمان بۆ دەرەکەوێ ئەها بچۆ دەرەوە ئەمساڵ بارانی باش باری هەمومان لە بیدایەمانەوت بەهارێکی عەجایبیە بێ ئەگە خوا مەیلی نەبێ سەر زەوی هەمووی ئاو بێ قەترێ سەوزایی لەسەر زەوی دەرناچێت چاک بزانن ئیمانداران ئەگە خوا ویستی لێ بێ مەیلی لێ بێ زەوی هەمووی وشک بێ خوا ئەمر بدا کون فەیەکون هەمووی سەوزە بێ کەواتە بەوە نییە کە باران زۆرە بارەیان کەمە بارێ خوای متعال جەلە جەلال و بەرەکەتی زەوی بگرێتەوە ئیگرێتەوە ماڵەکەی تۆ ئەگە پڕی پارە بێ پارە چەنێ زۆر بێ ئەگە خوا بەرەکەت نەخاتە ناو ئەو پارەیە هیچ سوودی نییە چەنێ زۆر بێ ئیسفادەی لێ ناکەی بەری هیچ ناگرێ بەڵام ئەگە چەنێکم بێ بەرەکەتی تیا بێ خوای متعال جەلە جەلاله ئەو بەرەکەتە ئەکاتە کافی و بەشی هەموو شتێکە کەواتە یەکەم خاڵ ئێمە دەستمانەکەوێ ئەوەیە کەوا ئێمە دەسەڵاتی پەروەردگارمان بۆ دەرەکەوێ دووەمیان ئیمانداران ئەو زەویە چۆن ئاوا بڵێن زۆر وشکە خوای گەورە ساڵێک دێ و ڕوا بەهار زندی دەکاتەوە قەت گومان ئەوەتان نەبێ و ئەوانەیشی کەوا گومانیان هەیە لە قیامەت و لە قەبر چۆن مرۆڤ لە ناو ئەم خۆڵە و ئەم گڵە زندوو دەبێتەوە وەک ئەو گیایە کە دەرەچێ ها تەماشاکە ڕۆیتە دەرەوە تەماشا بکە چ شوێنێ زۆر ڕەقە کە ئاو ناگا پێی سێرەکەی لە بینی دوو بەردا لە بینی شوێنێکی زۆر بەرزە خوای گەورە سێرەکەی درختێکی دەرکردووە دارێکی دەرکردووە خۆ بەشەریەت هەموو بەشەریەت کۆ بێتەوە ئاوی ئەو درەختە بدا لەوێ دەرنەچێت لەو شوێنە ڕەقەدا بەڵام مەدام خوا کە ویستی لە سەرێتی لەوێ دەرەچێ کەواتە ئێمەی مرۆڤش کە دەمرین گومانی تیانە هەموومان لە قەبرەکانمان زنی دەبینەوە ئەمە دووەم دەرزی کە ئینسان وفي الأرض آيات للموقنين وتیانە قل سيروا في الأرض فانظروا كيف بدأ الخلق تەماشا بکەن کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمیێ و خوای متعالش جل جلاله دەفەرمێ یان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمیێ بە ئەسحاب و یاوەران وتیان چۆن زنیە بێتە زەوی بەشەر فەرمووی سێر تەماشاکەن لە بەهارە چۆن زنوو دەبێتەوە زەویەکان ئاوا مرۆڤەکانش کە زنوو دەبێتەوە ئامانجمان چێ ئیمانداران مەبەستمان زانی ئەی ئامان چییە کە چین بۆ گەشت بۆ دەرەوە وا بێ وریاژ بین ئامانجمان ئەوەیە ئایا ئارامی دڵ بگێڕینەوە یان تاوان و سەرپێچی بکەن ئەزانن لە بەهارە خەڵکی ئەچێتە دەرەوە دڵی ڕەقەبێ ئەزانن ئێمە لە بەهارە ئاچینە دەرەوە لە باتی ئەوەی خۆشی بێنێنەوە بۆ ماڵەکانمان تەماشا کە هەمومان دڵمان تون دەبێ فکرێکەرەوە بۆ دڵت تون دەبێ خۆ لە بەهارە بێ دڵت تون نەبێ ئەزانن مەبەست و سەرێکی چییە ئین تاوانە ئیمانداران زۆری نەمانە چین بۆ دەرەوە بۆ تاوان لە بەهارە تاوان دەکەین سەرپێچی ئەەکەین تەماشاکە یەکێ لەوانە کە دەچینە دەرەوە ئێمە خوای متعال جەلە جەلاله دەفەرمێت تاوان مەکەن بەڵام ببینە لەو دەرەوە حەچی خۆشیەکانمانەیە تێکەڵ ئافرەت ئەوە شتێکی ئاساییە زۆر عادیە زۆر ئاسایە لامان تاوانێکی هەرە گەورەیە مامۆسایان هەمووی باسیەکە هەموومانشە بیسین گوێمان لێیە بەڵام دوای خۆمان دەگۆڕین جوانێژێن ناوێ ئاخر نەچم بۆ دەرەوە عیبە فڵان کەس داوەتی کردوم فڵان کەس داوەتی کردوم بۆ کوێ بۆ هەڵپەرکێ بۆ سەرچۆپی بۆ ژن تێکەڵبوونی ژن و پیاو قەینا خوا گلەیی بکا قەینا بەس فڵان کەس گلەیی نەکا کوڕەکەم ژن دێنێ کوڕەکەم کچەکەمە دەشوو مەرجێ سەرەکی ئەوەیە وەڵای کاکەگە حەفلەی بۆ نەکەن و دەشتی بۆ نەگرن سەرچۆپیەکەی بۆ بانەدەن بەخوا نابێ هەر لە بیدایە ئەم کوڕ و کچە عاقیبەتی بیدایان بە گوناح دەست بێکا بە تاوان بەسەر پێچی یەکێک چێ تاوانبارە ئەو باوکو دایکە لەگەڵ ئەو کوڕا و لەگەڵ ئەو کچە هەر بیدایی ژیانیان بە تاوان گەنجە دڵسۆزەکان نەکەنەوە ها قەت نەکەنەوە بکەن هەموو دنیا لۆمەتانی کرد بیکەن ولا یخافونە لەومەتە لایم ئەو کەسانەی کە خوا خۆشیانێگە یەکە سیفەتەکانی لۆمەی خەڵکی لایەن هیچ نییە مەیکە داوای کرد با خوا گلەی لێ نەکا مرۆڤ گلەی لێ بکە ئیمانداران زۆر جا چینە دەرەوە بۆ ئەوە
6 عائلە 7 عائلە هەمومان کۆ دەبینەوە کچان و کوڕانە خەینە بان سفرەیەک هەمویان مارەیان لە یەکتری دێ ێژین ئاساییە کوڕگشمان قەومین خوای گەورە شەفەرمی ئەگە یوسف لەگەڵ مەریەما دانش دوو بە دوو نابێ بۆ کوڕەکەی تو یوسف عەلەیهی سەلام بۆ کچەکەی من مەریەمە ئیمانداران ئەبێ وریابین ئێمە شتێکەکەین خوا ڕقی لێیەتی ئەچینە دەرەوە بۆ تاوان بۆ سەرپێچی خۆمان زۆر جار ئاگامان لێ نییە بەداخەوە دووەمیان ئەوەیە ولا تقربوا الفواحش ئەوەی خراپەکاری ئەکرێ و دەشتە تو مەڕۆ پیریەوە دوورگرە سێمیان ئەوەیە ئەوەی ئینسانی ئیماندار ولا تعاونوا على الإثم والعدوان یارمەتی مەدە لەسەر تاوان لەسەر گوناح کەسێکە ژن دێنێ قاعەکەی بۆ مەگرە بەخوا و قاعە وای گری پارەکەی زۆر حرامە ئیماندارە گوناحبارە بێ و قاعە بگری تۆ پارە بدەی کەوانە خێرەکەی خێر نییەوە چونکە تۆ سەبەبی کۆمەڵی خەڵک کۆ دەکەیتەوە لە شوێنێکە خوا پێی خۆش نییە ولا تعاونوا على الإثم والعدوان خاڵێکی ترەوەی لە دەرەوە تو شیرینەکەی بۆ کڕی لە ماڵە لە شوێنێکە قەیچێکە با لە دەرەوە بێ بەڵام با ئافرەتان جیابن با پیاوان جیابن هیچی تیان نییە ئاساییە بەڵام تێکەڵی مەکە ڕەشبەڵەکە تێکەڵ مەکە ئەمە خراپە ئەمە خوا پێی خۆش نییە خاڵێکی ترەوەیە چوارەمیان نابێ لەو شوێنانە ئامادە بین کە خراپە و خراپەکاری ئەنجام ئەدرێ والذین لا یشهدون الزور خوای پەروەردگارە فەرمی ئەوانەی کە شوێنی خراپەن خراپە و کاری نابێ کۆمەڵی خەڵک لەسەر کورسیە دانیشە عارەقە خواتەوە ئەمەژێ خۆ من عارەق ناغم بەس ڕۆم دانیشم جا چی فەرقت هەیە خوا سێر کورسیەکەکە معقولە خدای پەروەردگار مەلایکە بنێرێ بڵێ ناویستیانی بنووسە چوارەمی مەنووسە بۆ هەروە دانیشتە تەماشاکە بۆ چییە فلیمە نەخێر بەڵکو ناوی هەر چواریان بنووسە ئەی باشە من و تۆ ڕۆین لە دیرۆ دانیشین لەو لاوە ڕەشبەڵەکە وەڵا ناچمە دوورەوە بەس ناچمە نێزگەوە بەس لە دوورۆ ێساوم ئەمە چییە شۆرباوەکەی ێژێ پێشیناوم تێدی گۆشتەکەی ناقەوە شۆرباکەیە خوا ئەمە خۆخەڵەتاننی خۆمانە ئیمانداران خوای گەورە ئاگای لە دڵی هەمومانەیە ئەبێ وریابین خۆمان لەگەڵ خوا ڕاستکەینەوە خۆشەویستان خاڵێکی ترەوەی جلوبەرگی ژنان ئافرەتان پیاوان گەنجان گەنجە دڵزۆسەکان نابێت تو ئاهلی قیبلەبی نوێژەکەی بام پشت تاوە دەرەوە پەتورەکەت ئەمەنە تەسکە ڕۆیتە ڕێوە هەموو گیانت دیارە چاکشە زانی ئەمە حرامە خۆت چاکە زانی ئەچی تەراشەکەی حەفرەکەی بان سەری تەیریتەوە ئیلاکشی تەراشەکەی ئەمانە هەموویە زانی نێمە بەس من بۆ تەسکیرە ئێرمە یادی هەمووتان ئەم قسانەی کە من دەیکەم گشتان بیستوتانە زۆرینەتان نەبیسن زۆرینەتانش ئەزانن بەڵام ئەمە بۆ یادخستنەوەی ئیمانداران بۆی لەسەر من نەکەوێ قیامەت وەسبەینێ منش ڕایگەین ئێوەش بۆ خۆتان ڕایگەێنن ئەوەی بە قسەی کردن ئەوە لەسەرتان ئینشاءالله خێرتان ئەگا ئەوەشی بە قسەی نەکردن ئێوە گوناحبار نابن خۆشەویستان خاڵێکی ترەوەی ئەبێ وریابین چونکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەو ئافرەتانەی لە قیامەتا دێن جلوبەرگیان لەبەرایە بەس جلوبەرگەکان کە ئەنەما جلوبەرگیان لەبەران نییە ئەمڕۆ دوو لە ڕوو جەنابتان حەیا و شەرم نەماوە ئەوەیش کە بینێ جاران کراسی کوردی ئەکرا کراسە کوردیەکە تەنکەکە لە بان و ئەکرا لە ژێرەوە شتی قایم ئەکرا ئێستا ئەوەی ژێرمان هەمووی لاداوە بەس تەنکەکە ێلین هەموو گیانی ئافرەت و ژن و کچمان دیارە خۆمانش چاکە زانین بپرسن لە پیاوە بەتەمەنەکان لەگەڵ ژنە بەتەمەنەکان وایە دوو لە ڕوو جەنابتان ئەو جلانەی کە ئافرەت دەیکاتە بەر بۆ دەرەوە ئەسڵ ئەوەیە بۆ پیاوەکەی بیکا لە ژووری خەوتندا ئێستا لە دەرەوەی کە تەماشا کە ئافرەتان دێنە دەرەوە ئەمەنە خۆیانە ڕازێننەوە بۆ پیاوەکان خۆیان ناڕازێننەوە ئەسڵ ئەوەیە لە ماڵا خۆی بڕازێنێتەوە نەک لە ماڵا بۆنی پیاوەکە بیکوژێ نە ئەسڵ ئەوەیە لە ماڵا نەک لە دەرەوە بۆ خەڵک نا بۆ خەڵک خۆی جوان نەکاتەوە ئەبێ وریابین مسلمان عەزیزەکان ئەمانە بگێڕنەوە بۆ خێزانتان بۆ ماڵتان و ئەوانەیشی گوێیە بە گوێی لێتی بەشکم هەموومان بکەوینە سەر خەت و بکەوینە سەر ئەوەی کە خوای پەروەردگار ڕەحممان پێ بکات خاڵێکی شەشەم نوێژ فەوتاندن هە زۆر ئاسانە ئیمانداران پێغەمبەر گیانە فەرمی هەر کەسێ سێ جومعە نەهات ئەوە با بڕوا ناوی خۆی لە ڕیزی منافقین بدۆزێتەوە سێ جومعە ئەنقەس یعنی عوزرێکی شەرعی نەبێ سەفرە نەکوا بڵێ وەڵا سەفرە
ئەوەیە کە ئەچم بۆ سەفرە وەک سەفەر وایە تر جومعەم لەسەر نییە ئەوە قسەیەکی بەتاڵە بۆ خۆتێکی احترام مەیە چونکە سەفرە ئەوەیە گەیە مشەقەتی تیابێ ویلاکی تیابێ تۆ ئەڕۆی بۆ خۆشی بۆ کەیف بۆ سەفا ئەچی بۆ ئەمە نەخێر بەڵکو سێ جمعەت لەبان یەکتری بڕوە و هیچ عذرێکت نەبێ ئەوە تەئکیدی لێ بێت تۆ ناوت لە ناو لیستی منافقین هەیە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەمجا فەرمێ وە سێ جمعە لەبان یەکتری ئەو کەسە نهات بۆ جمعە خوای گەورە مۆرێک ئەدا لەسەر دڵی مۆرێک یعنی ئیمان ناچێتە دڵێ خوا پەنامان بدە خاڵی کۆتاییمان ئەوەیە تێکدانی ژینگە دەرەوە پیس نەکەین و خەلەی خەڵک و شوێنی خەڵک تێک نەدەین خی گەورە ڕەحم بە مولایەکمان بکە ئین الله ومەلائکەتهو یصلون علی النبی یا ئەیها الذین آمنوا